سڵاو لە تۆ سۆڤان، سڵاو لە بینەرانی کوردستان 24. ئەمڕۆ باسی کۆمەڵی گروپ ئەکەین کە لە ناو کۆمەڵی ڕۆژە کار دەکەن. ئەم گروپانە بە شێوازی جیاواز کار دەکەن، هەیانە شانۆکارە، هەیانە میوزیک ژەنە، هەیانە شێوەکارە. بە خۆشحاڵیەوە کە بەشێکی زۆریان خاوەن پێداویستی تایبەتن، بەڵام کۆمەڵی ڕۆژ بۆتە ناوەندێک بۆی ئەم خاوەن پێداویستیانە بەهرە هونەریەکانی خۆیان بدۆزنەوە. ئەمەی لە پشتی منەوەیە تابلۆ یەکێک لەو خاوەن پێداویستیانەیە کە ناوی ئەڤین سابرە، بەڵام توانیوێتی لە ڕێگای کارە هونەریەکانیەوە پەیامەکانی خۆی بگەێنێ، وەکو خاوەن پێداویستی خۆی دنیابینینی خۆی بگەێنێ بۆی بتوانێت ئەوەی کە لە کۆمەلگا هەیە پیشانی بدات کە ئەو وەکو خاوەن پێداویستی چۆن لێ ئەڕوانێت. جگەلەوە ئەمەوە ماژە بەوە بکەم کە دیارە گروپێکی تایبەتی شەیە کە ئەم گروپە گروپێکی شانۆییە. لە ساڵی 1995 دروست بوو و خاوەنی چەندین بەرهەمی شانۆییە. پێکەوە ئەم فیچەرە بینین و دواتر دەچمە لای میوانەکانم. ئەمڕۆ شانۆی پیتەنەلکاوەکانە نووسینی کاکەدار و عەزیزە. ئەم دەقەی کە کارم تیا کردووە لە ساڵی 2019 لە کوێی زۆرێک لە دەقە شانۆیەکان لە ئەوروپا یەکێک بۆ لەوانەیە کە خەڵاتی باشترینی وەرگرتووە و دەرهێنانی خۆمام ئیشە. باس لە معاناتی چیرۆگنووسێکەکات کێشەکەی ئەوە هەیە کە ناتوانێت پیتەکان بە یەکەوە بلیچێنێت، چونکە هەر دەقەکە خۆی ناوی شانۆی پیتەنەلکاوەکانە ناتوانێت چیرۆکەکەش تەواو بکە. لە نەتیجەیە هەموو ئەو پاڵەوانانەی کە تایەتی بە هەرێکەوە بە حادیسەیە گنووسیوێتی ئەو کۆمەڵە کەسێک کە لە دەورین وەکو ئەکتەرەکانی ناو چیرۆکەکەی مەجبوریەکەن لە کۆتاییە هیچ شتێک نەنووسێتەوانێ و ئەبێ ئینتیحار بکا بۆی کە ڕزگاریان بێت لەو مەئساتەی کە تایەتی. لەسەر لاپاسپێکان بە قەڵەمێکی ڕەش لە ڕەش و سپیکە هەموو نهێنیەکانی خۆم ئەنووسمەوە. پیشاتانێت ببینن ئازادی بازرێکی بەدەوردا کێشام تا خۆکوژیتیان چەند. مەسیجی هونەر جگە لە هونەر هیچی تر نییە، بەڵام ئێمە لە پشتی ئەم کارەوە ئەمانەوێ کارێک بکەین کە بە کۆمەلگا بڵێین تێڕوانینی خۆتان بەرامبەر بە ئەو توێژەی کە ناوی توێژی کەسانی کەمەندامانە بگۆڕن، بەو چاوە تەماشایان بکەن کە ئەوانیش توانایەک هێزێک تاقەیەک هەیە ئەگەر هەلیان بۆ بڕەخسێ ڕەنگە بتوانن داهێنان بکەن. گرنگترین مەسیجی ئێمە ئەوەیە کە هونەر بکەین وەکو چۆن کەسانی تر هونەرەکە کەمەندامانیش شانسی ئەوەیان هەبێ هەلی ئەوەیان بۆ بڕەخسێ. هونەر بە هەموو جۆرەکانی ئەوە نەک لە شانۆ. ئێمە جاری وهەیە پێویستمان بە ئەکتەرێکی کەمەندامە ڕۆڵێک ببینێ لە درامایەکە لە فیلمێکی سینەماییە وا جوانترە ئێمە ئەکتەری کەمەنداممان هەبێ بێ ئەو ڕۆڵە ببینێ نەوە کا کەسێکی ناکەمەندام بێ ئەو ڕۆڵە ببینێ. من ئەڵێم ئەم گروپە وەکو گروپەکانی تر ئەیبینم، وەکو گروپی کەم ئەندامانی کوردستان نایبینم، چکە ئەوەنەی ئەوان لەگەڵمانە باشن و ئەوەنەی خەمخۆری ئێمن هیچ کەسێکی تروان نایبینم. یعنی من کە هاتوومەتە ناو ئەم گروپە و مرۆڤێکم کە کەم ئەندام نیم و ئەوان جیاوازن لەگەڵ منە وای نابینم. هەستەکەم ئەوان زۆر زیاتر لە من هەوڵدان و توانایان زیاترە. خۆی گەورە شتێکی بچکۆلەی لە سندونەتەوە توانایەکی یاوە بەوان لەناو ڕحیانە توانایەک هەیە تەسەوری ناکەی، هەنێک کار ئەکەن، هەنێک شت ئەکەن کە من ئەوها سەریانەکەم سەرم ئەسوڕمە و زۆر دڵخۆشم پێیان. ئەمان گروپ نین بۆ من، بەڕاستی خێزانێکن.
دووسێ دەستەکانتان خۆش بێ ئەوەی کە بینیمان دیارە یەکێک بوو لە بەرهەمەکانی ئێوە کە وەکو کۆمەڵەی کورتەباڵان وەکو کۆمەڵی شانۆیی لەگەڵمانە بوون میوانەکانم با بناسیێنم مامۆستا ئاسۆ نووری کە وەکو دەرهێنەرێک لەگەڵمانەیە کە دامەزرێنەری ئەم کۆمەڵەیە هەروەها خاتو ژینیا کامەران کە وەکو دەرهێنەر وەکو ئەکتەرێ لەگەڵمانە هەروە مامۆستا ئاشتی هیدایەتیش کە خۆی خاوەن پێداویستی تایبەتەوە بەڵام توانایەکی زۆر تایبەتیە وەکو میوزیک ژەن لەگەڵمانە دووبارە بەخێر هاتن مامۆستا گەر بینە سەر ئەوەی کە بیرۆکەی دامەزراندنی ئەم کۆمەڵەیە کە کۆمەڵێکی زۆر تایبەتە بۆچی ئەگەڕێنیتەوە چۆن کارێ لەسەر کرد بەیانیتان باش هیوای سەرکەوتنتان بۆ خوازم خۆشحاڵ بووم دالیاجانە بەرنامەکەی تۆ بەشدار بوومە بەیانە کاکە بیخەنە سەعات نۆ هیچ نەبێت لە هەشتەوەی مەخەڵەسێ لە حەوتەوەی ساعەتترە وەستین من بوو ژینە هەڵەسێ چکە تەمەڵە بەیانە منیش خەمم بوو باز ئەکتەرێکی مولتەزیمە یعنی هەر کاتێک پێ بڵێ ئەو کێش و شتی نییە دالیاجان گروپی شانۆی کەمەندامانی کوردستان لە ساڵی 1995 دام مەزرانەوە بە شانازیەوە قسەیەکەم لەوە شانازیتر ئەوەیە بۆ من ئەتا ئەم لەحزەیە لەگەڵ ئێوەی شەکەم دانیشتم لەم بەرنامەی تۆ 23 هەمین کارەوە بۆیانەکەم و بەخۆ بەخشیشمە تا ئەم لەحزەیە و چکە شانازی پێوەکەم گروپی کەمەندامان بۆ شانۆ زۆر خۆشحاڵم بۆی لە کوردستان و لە عێراق تاخە گروپم هەیە هەتاکو ئێستش دوو جار چوومەتە فیسڤاڵی نێودۆڵەتی و خەڵاتیشم وەرگرتووە لە ناو هەموو کەمەندامەکانیشا کۆمەڵێک گەنجی جوانی دەرچی پەیمانگای هونەرە جوانەکان وەکو ژینیا و سەنا و دیاکۆ و کۆمەڵێکی تر لەوانە لە ناو گروپەکەیان و شانازیان پێوەکەم کە هیچ پەیوەندەیەکیان بە خاوەن پێداسی تایبەت و کەمەندامانەوە نییە بەڵام ئەوان دڵسۆزانەتر لە کەمەندامان کارەکەن لە ناو هەموو پرۆژەکانە و وەکو ڕەفیقیان لێ هاتووە و بەردەوامیش حەزەکەن کۆنتاکت و هاتوچۆ ئیلتیزامان هەبێ بۆی زۆرترین کات پێکەوە بین ئەم گروپە لە ساڵی 2013 ئیجازەی وڵاتی ڕەسمی بۆ دەرهێناوە لە وەزارەتی ڕۆشنبیری کەم ساڵ هەبووە لە فیستیڤاڵەکان بەشدار نەبین و بە تایبەتی لە 27 ئینشەڵا ئەم ساڵش بەتەمای شتێکی ئاواهین زۆر باشە کەس تا دەست بە دامەزراندنی ئەم گروپە کرد چەند کەس بوون چۆن کارە لەسەر کرد ڕەنگە ئەو کاتە زۆر زەحمەتتر بوو بێت بۆیەوە وەڵاهی زەحمەت نەبوو بە ئەمانەتەوە قساکەم کوڕێکی ڕەفیقمان هەیە کاک ئاوات عەلی سابر هەر ئەندامی خۆمانە لە کۆمەڵی ڕۆژە ڕەفیقی مناڵی و گەنجی ئەوانەمە ڕۆژێک پێیوتم کۆمەڵەیەکمان هەیە بۆ نایەت یارمەتیمان بیت ئیشی شانۆشتیان بۆ بکەی وتمی چێ وتی کەمەندامانە وتم ینی خەڵکی کەمەندام واتە کاستەکە هەبوو خەڵکەکە هەبوو نە کاستەکە هەبوو چکە دوای کە چوومە ئەوێ دەستم کرد بە ئیشکردن تەسەوەر کە دراسەی 5 ساڵی مەحەدی فنون جەمیلە ئەوانە من بە ساڵ و نیوێک هەموو کاستەکە نزیکی 40 بۆ 50 ئەندامە بووتیایە لەو 50ش نزیکی 20 بۆ 25 تیا هەڵبژارد لە زۆربەی هەرە پرۆژە کۆنەکانە بەشداریان کردووە ئیتر ڕۆشتون بۆ ئەوروپا زەواجیان کردووە زۆربیان کەس بوون من ئێستاشی لەگەڵ بێ حەزەکەم زۆرترین خزمەت لە ناو هەموو پرۆژەکانمە بە خانمان ئەوانە بیکەم حتا ساڵی پار ساڵی 2022 مەشروعەکەم هەبوو مردن لە چواروەرسیان کچ دیاف بەشداری کردبوو دەستەکانتان خۆش بێن ئەگەر بینە سەر ئەوەی ئەو پرسیارەی کە گوێمان لێ بووسانە خۆی خاوەن پێداویستی تایبەت نەبوو بەڵام کاتێک کە لەگەڵیانە کارەکە باسی لەوە کرد کە بەشێکی زۆر لە تواناکانی ئەوان سوودی لێ وەرگرتووە ژینیا بۆ تۆ چۆن بوو چەند ئەزمونە لەگەڵیانە هەبوو بەڵێ منۆکۆی کە بۆ یەکەم جاریش بوو کە لەگەڵ ڕێکخراوی ڕۆژە ئیش بکەم بەڕاستی
ئەزمونێکی زۆر جیاواز بوو ئەزمونێکی زۆر جوانیش بوو واتە پێشتر ئێمە کە لە پەیمانگای هونەرە جوانەکان ئیشی دەرهێنانم کردووە یاخود وەکو هاوکار بووم یان مساعد مخرج بووم ئەوە بەلایەک بەڵام ئەم ڕێکخراوە و ئەم ئیشی کە لەگەڵ ئەم ڕێکخراوای کردم زۆر جیاواز بوو چکە شەرت نییە کە تۆ کەسێکی ئەکادیمی بیت اینجا بتوانی نواندن بکەی نەخێر بەڵکو کە ئەکادیمیش نەبی و ئەگەر تا ینی پێداویستی تایبەتیشێ هەبێ هیچ گرنگ نییە گرنگەوەی کە تۆ بتوانی کە بە شێوازێکی زۆر باش ڕۆڵی خۆت بگێڕی گرنگەوەی کە تۆ دەنگێکی زۆر باشە هەبێ بۆی کە بینەر بتوانێت سوودێ لێ وەرگێت و بە جوانی حیوارەکانە بگاتە لای بینەر بۆیە ئەو کەسانەی کە من لەم شانۆیە ئیشم لەگەڵیان ناکرد کاتیانە بوو کە مندان بوون بەڕاستی توانایەکی زیاد لە پێویستیان هەبوو ئاتانی زۆر لە ئێمەش باشتر بوون نواندنیان زۆر لە ئێمە باشتر بوو ئەزمونێکی زۆر جوان بوو بەڕاستی پێویستەکە لەوە زۆر زیاتر پەرە بە تواناکانیان بدرێت دەستەکانە خۆش بێت مامۆستا ئاشتی ئەگەر تۆ باسی ئەزمونی خۆتم بۆ بکەیت سواز بۆ ئێوە من ئاشتی با بڵێن وەکو دەست پێک و ئەوانە لە سەرەتای تقریبا لە 92 و ئەوانەوە خەریکم لەگەڵ کۆمەڵی ڕۆژیشان لە 2000ەکانەوە ترمناڵ بووم وەکو پەیمانگای هونەرە جوانەکانیش لە ساڵی 2005 و 2002وانە تەواوم کرد ئەزمونێکم هەیە بەشی خۆم لەگەڵ کۆمەڵی ڕۆژ طبعا لێرەوە زیاتر هاندران بۆی کە بەردەوام بم بەڕاستێکی لەم ئاخیرانەش کۆلێژی کارگێڕیم تەواو کرد بەشی تەکنیکی میدیا ئێتر خەریکم لەگەڵ گۆرانی و لەگەڵ دەستەکانە خۆش بێت بەرهەمێکی بۆ ئامادە کردوین کە ئێستا پێشکەشمانکەیت سەرچاو خۆش بێت کەم و کوردی هەر شتێکە بوو ترە بێ آخر لەبەر بە ئێمەش لەبەر بەیانیە قبوڵ یەکەین بۆ مۆزوع بۆمان أجل قلبي غير كل زرقم أجل قلبي غير كل زرقم بشان مدام نشاني مرقم نشان مدام نشاني مرقم يا نباسياتي تخوى باسياتي درد ميناتي دەنگ
بینت خۆش دەستت خۆش زۆر تایبەت بوو مامۆستا من هەر خۆم ئەزمونێکی تایبەتم هەیە لەگەڵ خاوەن پێداویستە تایبەتەکانە هەر لە مناڵیەوە ینی سەردانێکێتی نەبینیان مەکرد ئەمە زۆر تایبەت بوو کاتێک کە ئەم بینین ئەوان توانایەکیان هەیەوەکو ژینیاوەتی لە ئێمەیان نییە زۆر اینجا یەکگرتوون و بە گروپ ئیشەکەن ئەمە وای لێ کردو زیاتر بەهرەکانیان دەربکەوێت ئەگەر بینە سەر کارەکانی ئێستاتان گروپەکەتان لە چەند کەس پێکاتوە خۆکو خۆشت ئاماژت پێیاوە کە هەوڵداوە زۆر پێیان خانمان بن وڵات تقریبا 15 بۆ 20 ئەندامە بین ئێستا لە کچ و لە کوڕ ناڵم کچەکانمان زۆرتر الحەمدوللا چکە زۆر حەزەکەم فیسۆلۆژیەن کچ بە تایبەتی ئەگەر خاوەن پێداویستی تایبەت بێت جیاوازە لە پیاوان و لە کوڕان وانە ئەو بێ زیاتر احتیمامی پێبی ئەنی هەتا لە دەریشەوە کاتی خۆی ئێستاشی لەگەڵ بێ و کیژۆڵەکانی کە لەگەڵ من هەر احتیمامیان پێم بە هەموو معنایەک ئەزانین چیە ئەم گروپە ینی دایمەن و قسەیم کردووە شوێنێکی وەکو وەزارەتی ڕۆشنبیری ئەبوایە هیچ گروپێکی بەسەر نەکردایەتەوە زۆرترینی بەرەم بەرکەوتی لەگەڵ گروپی ئەمە بووایە چونکە زۆر تایبەتن زۆر لە گروپەکانی خۆمان هەیە لە ساخەکان لە دەرەوە نەک نەچوونەتە فیستیڤاڵی دەرەوە فیستیڤاڵە ناوخۆیەکانی شتیا بەشدار نابن ئێمە لە کەم فیستیڤاڵیا بەشداریان تیا نەکرد بێ ئەزمونێکی زۆر مویمیانە لە زۆربەی بۆنەکانی شائێوە چالاکیتان هەیە بە دڵنیایە پێتەڵێم بە حزوورمان هەیە تایە چونکە کۆمەڵی ڕۆژ وا تەئسیسمان کردووە ئەبێ لە ناو ئەم کۆمەڵەیە کۆمەڵێک هونەرمەندی وەکو کاک مامۆستا تیا هەڵبکەوێ لە وەکو خاوەن پێداویستەکانی کە شانۆکاری تیا هەڵبکەوێ تەشکیلی وەکو ئەڤین کە ئەکتەرێکی زۆر باشیشە ئەکادیمیشە مامۆستا پەیمانگاشی تەواو کردووە و کۆلیژی هونەرە جوانەکانیشی تەواو کردووە بە وەزعی سەحی خۆشیەوە ئەو دەست و پەنجە جوانەشی پێوەیە ئەڤین ئەمڕۆ خۆی لێرە نییە بەس دیارە بە تابلۆکانی لەگەڵمان بەشدار یوای سەلامەتی بۆ خوازین ئەو حزوری هەبوایە بەڵام ئێتر تۆزێک ناساغە و عەمەلیات و شتیوانەی کردووە سەلامەتیشە بابینە سەر هەڵبژاردننی دەق ئەو دەقانەی کە هەڵێ بژێری تا چەندە ئاوێتانی ینی ئاوێزانی ژیانی خاوەن پێداویستەکانە یاخۆ بە شێوەیەکی گشتیەوە کارەکەن ئەو پرسیارە ساڵی 1995 کە چوومە کۆمەڵی ڕۆژ جەنابی کاک نووری بە ڕەحمەت بێ ئەو کات سەرۆک بوو وتم وعد بێ ئیشتان بۆکەم بە بێ مقابل بەخۆ بەخش بەس یەک شەرتم هەیە ئەو جوای پرسیارەکەی تۆیە دیچیە وتم بە هەموو ژیانتان پێم نەڵێن دەقێک بێنە بۆ ئێرە باز لە معاناتی کەمەندام بکە لەبەرەوەی من ئەمەوێت دیوە جوانەکەی کەمەندام پیشان بم ئەو ئیرادەیە پیشان بم کە تایەتی نامەوێت تۆ دابنیشی بە خودبانێ بم تووەکوێ نامەوێت خەڵک بەزەی بە کەمەنداما بێتەوە بێگومان ئەبێت ئەوەی دڵخۆشمانەکەوەی ئەو تێوانێ جوانیە کەێواتان نانە بەڕاستی ئەبێت تۆ ئیرادە بێنی هیچ دەقێکم تیا ئیشم تیا نەکردووە باسی لە معاناتی کەمەندام کرد بێت لە دەقە ئەجنەبیەکانەوە هەتا دوادەق کە ئیشمان تیا کردو ئێستش ئیشەڵا لە پرۆڤایم بەتەماین ئەوە بێ تۆ باسکی خارم ئەوم بۆ ژینیادانەوە پرۆڤی تیاکەن هەمی دەقی ئەجنەبی و تەرجەمە کراو هی موەلیفی کورد بۆ کارمان تیا کردووە وەلحەمدی شاد سەرکەوتوش بووین تیا لە هەمیان کاتە ژینیان تۆ باسی دواکاریانم بۆ بکە کە لە ئێستا لە پرۆڤیان دوا نمایشمان هەرم نمایشەی ئەخیر بووکە کردمان ئیشەڵا بۆ ڕۆژی جیهانی شانۆ بۆ 27 و بۆ دوای ئەوەش تەماین بیبینە فیستیڤاڵەکانەوە هەم بۆ فیستیڤاڵی ڕۆژی جیهانی شانۆ و هەم بۆ هەچ فیستیڤاڵێکی تر بێ زۆر حەزەکەین کە بەشداری تیا بکەین چونکە بەڕاستی یەکەمیان ئیشێکی زۆر جوانە دەقێکی زۆر جوانە و هەروەها لە باسی ناوڕۆکی دەقەکەمان بۆ بکە بۆی بینەرانیش بیبیستن ناوڕۆکی دەقەکە بە شێوازی چیرۆکەکەی یان ئەکتەرەکان
بە شێوازی چیرۆکەکەی چیرۆکەکەی باز لە چیرۆکێکی کوردیە تەبان دقەکە بیانی نییە چیرۆکەکە باسی لەوە کرد کە خانوویەک هەیە کە ئافرەتێکی تیا کوژراوە باشە ئەم ئافرەتە خاوەنی ماڵەکە ئەگەڕێتەوە بۆ ئەم خانووە بە دوای ئەوەیە گەڕێکە ئایا ئەم ئافرەتە خۆی مردووە یاخودویان لێ کردو خۆی بکوشێت یاخود کوشتویانە ئەوتر چیرۆک و ئەحداسەکان لەسەر ئەو بابەتە ئەڕوات هەمیان بە دوای ئەوەیە گەڕێن کە ڕۆبار کێ کوشتی و من ڕۆڵی بووکی ماڵەکەم هەبوو فیتنەی هەموو ماڵەکە لەژێر سەری منابوو ئێمە شوانویست بگەین بۆ خاڵە فیتنەی ماڵەکە لەژێر دەستی منابوو هەمی مەیابەیەکە دایک مەیانی دایکەکە مەیاب شەڕەکەی ئەنایە و ئەچوو دەرگای دائەخز مامۆستاس زۆر مشکیلە بووم ڕاستی ڕێک دەوری بووکم هەبوو لەوە چیرۆکەکانوانی وانە نابەکی خۆشی وانە خۆی خۆی لێ کردووە چیرۆکەکە لەسەرەوە ڕێکە ئیتر ڕووبار بەچی وای لێ هاتووە چۆن وای لێ هاتووە لە کۆتایەکە ئەوە بوو کە چیرۆکێکی دووبارەی وەکو ڕووبار دووبارە ڕوویایەوەکە لە کۆتاییە کارکتەری ئاریاکە لە ڕۆڵی سەنا بوو ئەو بەرجەستەیە کرد کە ئەویش لە کۆتاییە کوژرا بە هەمان شێوەی ڕووبار باشە دقەکە هات تراژیدی بوو یان کۆمیدی و تراژیدی بوو خۆی تراژیدی بوو بەس من بردبم بەلای کۆمیدیشە دەستەکانتان خۆش بێت مامۆساشتی بینە سەر ئەوەی کە خۆتان مامۆستان لە باخچە بەڵێ ئەزمموی خۆت لەو ڕوانگەیەوە چۆنە یان بۆ منە تا چۆن لە ڕێی کارەکەتەوە هەوڵەداوە هەل لە بۆ منە زۆر جارەڵێن بۆ تێڕوانینی گۆڕینی کۆمەلگا لەسەر خام پێداویستەکانە بێت لە سەرتایەوە دەست پێ بکەین تا چەندە تۆ خۆت وەکو خام پێداویستێک لەوێەوە دەست پێکرد تاکۆ تێڕوانینە بگۆڕیت سەرەتا مەسەلەن سوپاس بۆخوا تایبەتی لەم ئاخیرانەیە ڕوئیای کۆمەلگا بە نوعێکی تر گۆڕاوە بەڕاستی ئەوەنی کە منیش چوو بێتمە هەر دەستگایەک طبعا لەمای ئەم چەند ساڵی ئەرکی وەزیفیمە هیچ کاتێک بەر ئەوە نەکەوتم لە ئاستی با بڵێن ئیدارە و مامۆستاوانە وەکو تەلەبەش بە هەمان شێوە چونکە خۆشەویستێکی زۆر تایبەتیان هەیە بوو و دەردی مامۆساش وتی هیچ کاتێک مەسەلەن منیش هەوڵم نەداوە ئەوە پیشانی هیچ کەسێک بدەم و خوێندکارەکانیش کە ما بڵێن دیوی بەزەی و ئەوە زیاتر دیوی با بڵێن سەرکەوتن و جوانیەکان بە دوو حکم بە حکمیەوەی کە کەسایەتی خۆم بسەلبێنم زیاتر بە حکمیەوەشی کە من پەروەردەکارم لەوێ بێ من ئیرادە بۆ مناڵانە دروستکەم داهاتوو ئایندەیەکی جوان لە بیرکردنەوەی ئەوانە دروستکەم بۆ ژیان باگومان لە میوزیکێکی دیش بێ باشە ئەگەر گۆرانیشی تیا بێ باشتر دەنگێکی زۆر زیاتر من خۆی زیاتر عنی بە گۆرانی ڕاستە ئیشی موزیکم کردو بەس ئێستا هیچ شتێکی وە ئامادە نییە بەداخەوە بۆ میوزیک یان بۆ گۆرانی بۆ میوزیکەکە ئەتوانین گۆرانی بەس گۆرانیەکە چوتکە ئاوێزانە بێ لەگەڵ ئینەکە زیاتریش وات بووینە مامۆسا ئێمە شەومان پێ خۆشە دەنگێکی خۆش تەیە ماشەڵڵا ئەی شەمی باشە ئەی شەمی باشە چلچرای شەوم ئەی شەمی باشە ئەی شەمی باشە چلچرای شەوم ئەی ژیانی من ئەی ڕۆحی ڕەوان ئەی ژیانی من ئەی ڕۆحی ڕەوان ئەی گلێنەکەی دیای بێخەوم ئەی گلێنەکەی
دیەی بێخاوەن بۆ جارێ نایەی بەسەر وەختی من بۆ جارێ نایەی بەسەر وەختی من گەناگری لە ئای سەختی من ناپرسیە خۆ من بۆ تۆ چۆنم ناپرسیە خۆ من بۆ تۆ چۆنم بێباکی لە دڵ کسپەی دەروونم بێباکی لە دڵ کسپەی دەروونم ئەی شەمی باشم ئەی شەمی باشە و چلچرە شەوان ئەی ژیانی من ئەی ڕۆحی ڕەوان ئەی ژیانی من ئەی ڕۆحی ڕەوان ئەی گلێنەکەی دیەی بێخەوان ئەی گلێنەکەی دیەی بێخەوان دووبارە دەنگت خۆش دەستەکانە خۆش بێت کاگاشتی مامۆستا ئەگەر بینە سەر ئەوەی کە لێرە و پەیامێکی دیاریکراو تێ بیگەێنی بە تایبەتی ڕەنگە زۆرێک لە کەسەکان لە خاوەن پێداویستەکان لە دایک و باوکان ئەوانەی کە مناڵی خاوەن پێداویستیانە بێ ئاشنای ئێوە نەبنیان ئاشنای ئەم گروپە نەبن نەیناسن لێرەوە چی داواکاریێکیان هەیە بۆ منە مناڵانەی کە خاوەن بەهرەیەکن سەردانی کۆمەڵی ڕۆژ بکەن و لەوێت ئێوە کار لەسەر بەهرەکانیان بکەن کاتی خۆی پیانوتم بۆ ناوینانەی گروپی شانۆی ڕۆژ وتم نە ناوێنێم گروپی شانۆی کەمەنداوانی کوردستان ئەگەر کورتە باڵا ئیشم لەگەڵ کردوون یانی شم پێ کردوون کورتە باڵا حەزی لە شانۆ کرد بابێت لە سلێمانیە لە کەرکووکە لە دوهۆکە لە هەر شوێنێکە نابینا حەزی لێ کرد بابێ ئیشم لەگەڵا کردو تەوان هەموو ئیشم بەمانە کردو کاتی خۆی لە نەوەتەکان و لە 2000ەکان زۆر باشە دەستەکانتان خۆش بێت دیارە پەیامەکانتان یعنی زۆر بە جوانی ئێوە کاری لەسەرکەن ئەمە جێگای دڵخۆشیە خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵتانە بووم بە هیوای ئێمە توانی بێتمانۆکو کوردستان 24 بوو بێتینە ناوەندێکی میدیایی بۆەوەی بتوانین کا لەسەر بەهرە و ئەو کارانە بکەین کە ئێوە خۆبەخشانە ئەنجامیان دووبارە زۆر سپاس دالێجان تۆ قسوورە نەکردووە زۆر سپاس ئەلحەمدولێ لە هەموو مناسبە و شتێکی کۆمەڵی ڕۆژ و کەمەنداموانە حزورێکی باشە هەیە زۆر سپاس سۆڤان منە گەڕێمەوە لای ئێوە هیوادارین توانی بێتمان لە ڕێگای کوردستان 24ەوە پەیامی چین و توێژێکمان گەیاند بێت کە زۆر خەمخۆرانە کا لەسەر خاوەن پێداویستە تایبەتەکان دەکەن. سپاس دەکەین دالیا سپاس بۆ میوانەکانیشت سپاس بۆەوەی کە کەشێکی جوانتان خۆڵقاند بۆ بینەران و بیسەرانی پرۆگرامی بەیانی 24 لەم بەیانیە دەستەکانت خۆش بێت.